بۆ بەڕێزان هەرچێ سەرۆکایەتەکەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان و ڕایگشتی بابەت یادداشتنامەی ناڕەزایی لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان چەند چاکسازیەکی ڕاگەیان لە سێکتەرەکانە ئێمە لێرە دەستخۆشی لە هەموو چاکسازیەکەکەین لە هەر سێکتەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێت بە ئاراستەی خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان بۆ نمونە داهاتی نەوت و شەفافیت لە سەردەم وەزارەتەکانی تردا و نێشتنی گەندەڵی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە هاوکات هۆشداری دەدەینە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاگەری بڕینی موچەی شەیدان و ئەنفالکراوان بە ناوی چاکسازیەوە بە هێڵی سوور ناو دەنێن و خۆ ئەگەر ناڕێکیەک لە موچەکانمان و لە موچەی وارس و شەیدان و ئەنفالکراوانە هەبێ ئەوە پێویستە چاکسازی تەدا بکرێت جگەل لەمە دەستبردن بۆ قوتی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان مای قبولکردن نیە و قبولی ناکەین و ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیارێکی قوڵەوە ئەگەر بێت و ئەم یاسایەتێ پەڕێ لە پەرلەمان و بە قازاجی خەڵکی کوردستان بێ دەستخۆشی لەکەین بەڵام بە زیان بۆ کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان بشکێتەوە ئێمە دیدانەیەکەین و هەڕێستی توانمانە بێت چاکسازی لە داهاتەکانە نەکراوە داهاتی نۆ داهاتی خاڵە گومرچەکان داهاتی ناوخۆ ئەبێت چاکسازی لە داهاتەوە دەست پێ بکەیت جا بۆ لەم هەموو سێکتەرە ئەنفالێن هەڵبژاردووە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان هەڵبژاردووە بۆ بندیوارەکانی خۆیان ناکەن بۆ هەموو خانەنشینە وەهمێ ناکەن کە خۆیان کردووانە ئێستا چارەسەریان بۆ ناکرێت بۆ لەو هەموو کەسانە ناکەن کە هیچ پلەیەکیان نەبوو بە پلەی باڵە تەقاوت کراون لەسەر خانەنشین کراون موچەی سێقات و چوارقات موچەی ئەنفالکراون وەرگرتن بۆ لە موچەی جاش و مستەشارەکان نایکەن کە زیاتر لە موچەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان هەیە ئەمە پرسیارەکە